کەمی بارشتەکانی ئەمساڵ دۆخی جوتیارانی پارێزگای ئیلام خەریکە بەرەو دژواری دەبات. وشکە ساڵی بەتەنها تایبەت نییە بە ئەمساڵ، بەڵام ئەمساڵ بارودۆخەکە جیاوازترە. یوسف شەیخ مەلوچی بەڕێوەبەری گشتی کەشناسی پارێزگای ئیلام دەڵێ ڕێژەی بارشتەکانی ئەمساڵ لە چاو کاتی هاوشێوەی ساڵی ڕابردوو لا سەدا 30 کەمتر بۆتەوە. لا سەدا 87 کۆی ڕووبەری پارێزگای ئیلام لە سەرچاوە سروشتیەکان پێک دێت. ئەمەش زەنگێکی مەترسیە کە ئەگەر وشکە ساڵیەکان بەردەوام بن لێڕەوا و دارستانەکان ڕوبەڕووی لە نێوچوون دەبنەوە. جگەلەوە وشکە ساڵی کشتتوکاڵی دێمەکاری ئیلام بەرەو فەوتان دەبات. با پێ راپۆرتی ئاژانسی هەواڵی مێهر لە ساڵانی ڕابردوودا هەوڵی زۆر دراوە بۆ بەرئاوکردنی زەویە کشتتوکاڵیە دێمیەکانی ئیلام، بەڵام هێشتا زیاتر لە سەدا هەفتای زەویە کشتتوکاڵیەکانی پارێزگای ئیلام دێمەکارن کە بۆ تێر ئاوکردنیان پشت بە بارشتە وەرزیەکان دەبەسترێ. لا سەداسی خەڵکی پارێزگای ئیلام پیشەیان کشتتوکاڵە و لەم ڕێگەوە بژێوی خۆیان دابین دەکەن. بم پێش قەیران لە کەرتی کشتتوکاڵدا دەبێتە هۆکاری قەیرانێکی گەورە، لەوانە ژمارەی بێکارەکان زیاتر دەبێت و ئابووریش بەگشتی بەرەو لاوازی دەچێت. جگەلەوە 10,000 بنەماڵەی کۆچەر لە پارێزگای ئیلامدا دەژین کە وشکە ساڵیەکان کاریگەری لەسەر لە 160 ئەو بنەماڵانە داناوە. باگوتەی بەڕێوەبەری کەشناسی ئیلام ئاستی وشکە ساڵی لە شارێکەوە بۆ شارێکی دیکە جیاوازە، بەڵام بە شێوەیەشی گشتی لە ئاستی پارێزگادا ڕێژەی ناوەندی هەیە. ڕەوشی وشکە ساڵی ئیلام هیندە جدیە کە حکوومەت خۆی بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان ئامادە کردووە. علی محەممەد ئەحمەد نوێنەری دیهلۆران و ئاودانان دەڵێ پلان بۆ قەرەبووکردنەوەی جوتیارانی خەساردیتوو بە هۆی وشکە ساڵیەوە ئامادە کراوە. کاریگەری وشکە ساڵیەکان لە شارەکانی ئاودانان و دەڕەشاردا خراپترە بە زۆرێک کە هەندێک لە زەویە کشتتوکاڵیەکان لە 170 تا 100 خەسارەتیان بەرکەوتووە. باگوتەی شارەزایان وشکە ساڵیەکان ڕوتی کۆچکردنی خەڵکی گوندنشینی بۆ شارەکان زیاتر کردووە کە ئەمەش خۆی کێشەی زۆری بەدواوە دێت.